وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میروارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ڕووداوگەلێکی جۆرا و جۆر لە ناوچەکەی ئێمە بەدی کریاوە. ئێمە خەریکین اتفاقات دوای ئەو ڕووداوانە تەماشاکەین. لەبەر خاتری ئەوەی لە سەرزەمینە ئێمە ئۆرگان و نەهادگەلێک موجود نییە کە نەهادگەلە مردمی بێت و خەڵکی بێت و بتوانێت لە پەروەردەکردنە خەڵکیە بۆ مشارەکەتکردنە لە ئەمر سیاسی و بەشداربوونە لە ئەمر سیاسیە لەو جێگەی کە ئینسان ئازادیە خۆی بە معنای واقعی تەقیب بکات. ئێمە وادار ئەوین ئەم جۆرە ڕووداوانە تەحلیلکەین. ئەکسەریەتە ئێمەمانان کە لە دنیای ئەمڕۆ و لە سەردەمانە ئەمڕۆ و دەهەگەلە ڕابردووە لە دایک بووین لە ژێرە تەعلیم و تربیەت و پەروەردەی دەستگاهە حاکمیەت بووین. وزارەتە پەروەردەی دەوڵەتە ئێرانی، وزارەتە پەروەردەی دەوڵەتە عێراقی بووین. ئەکسەریەتە تەمەنمان لە مەدارس بوو و لە مەدارس ئێمە بێجگەلەوەی کە ڕام کریاین، دەستەمۆ کریاین، هەچێکی تر فێر نەبووین. لە ئێمە کۆمەڵێک ئینسانی دەستەمۆی متیعی حاکمیەت دروست کریا. بە هەمان دەسیشەوە بنەماڵەکانە ئێمە خۆیان لە سەرشێواوی و لە گێژیەکە نەیانتوانی پەروەردەیەکی دروست لە منداڵەکانیان بکەن. یعنی تۆ ئینسانێک ئامادەی دنیای ئەمڕۆ بکەی، ئینسانێک کە بزانێت لە کامە پێگا لە کامە جێگا وێسیاگە شخصیەت و کارکتەری چییە و جەهانێک کە ڕوبەڕووی ئەوێتەوە چه شکلیە. هەر ئەوەی کە بڕێک ئەخلاقیاتیان پێ فێر کردبیت و بڕێک هەڵس و کەوت خۆت فێر بووبووی لە ناو جامعە، بە تەنهایی ئەو مەسیرە بۆ تۆ دروست ناکە کە تۆ بتوانی تەمەنێک بفەهمی دنیا چۆنە. بۆیە ئەکسەرێتە ئێمەمانان یاری لە یەک دنیا غفڵەتە ئەژین، یا ئەوەی کە وەختێ پێ ئەگەین و ئەفامین دنیا چه خەبەرە دێرە و تەمەنێکی فرەمان لێ خەسار دریاگە. هەر بەم دەسە ئێمە تا حدودێک نامۆین بە دنیای ئەمڕۆ، نامۆین بە ئیتفاقات گەلێ ئەکەوێ. بۆیە بە شێوەیەکی فرە سادە، بە شێوەیەکی ڕاحەت، بۆ خاتری ئەوەی دەرکە ئێمە ناتوانێت مەسائلە پێچیدە بفامێت، دەرنەتیجە بۆ ئێمە سادەسازی ئەکەن تا بە سادەسازیکردن ئێمە بتوانین لەو شتانەی کە نازانین بە ئیسڵاح حاڵی بووین. مثالە دەم، مەسەلەن ئێمەمانان بیر ناکەینەوە لەوەی کە کەی چۆن لەکوێ پێیان وتین کورد. سادەترین ڕێگە بۆ خاتریەوەی تێبگەین کورد چییە، پێمان وایە کوردبوون ئەوەسە کە جلێکی تایبەت لەبەر ئەەکەین و زوانێکیش قسە ئەەکەین کە خۆمان لێ تێئەگەین و بەوە ئێژین زوانە کوردی، بەمەش ئێژین جلە کوردی. تەواو پێناسەیە کوردبوون بۆ ئێمە تەواو بوو و ئیتر هیچ پێویستێ ناکە ئێمە بفامین فەرقە ئێمە تەک ئینسانگەلە تەلا چییە، ئەوی ترە ئێمە کێس، ئێمە بۆ فەرقەکەین، بۆ وەبەر نەفرەت ئەکەفین یا بۆ حەزمان پێ ئەەکەن. ئەسڵەن فەرهەنگە کوردی چییە، کولتورە کوردی چییە؟ ئەمەی کە پێژێن ڕەسەنایەتی کوردی چییە؟ ڕەسەنایەتی کوردی یعنی چی؟ یعنی ماستاوی پڕ لە قەزوان، یعنی کلانەی پیچەک، یعنی چی؟ یعنی دەمە قۆپان و پانتۆڵی پانە پێکردن، یعنی هەرچی سەروەنەکەی سەر زلتر بوەسی فرە کوردتری ئەمە ڕەسەنایەتی کوردیە. یان حافزەیە تاریخی وە تەجروبەگەلە تایبەتێ ئینسانگەلێ کە لە ژیانە خۆیانە کردگیانە بەرەبەرە کە لە ناو یەکتریا گلۆر ئەبێت و خڕە بێتۆ و جیل لە دوای جیل ئەدرێت بە ئینسانگەلەتر، بەوە ئێژن فەرهەنگ. یعنی ئەو تەجروبە تایبەتەی کە هەر ئینسانێک لە ژیانە خۆیە ئەیکات و شتێکی تازەتر فێر ئەوێت و جۆرێکی تر تەعاملکردن لەگەڵە دنیا فێر ئەوێت، ئەوە بە میراس بەجێ ئەمێنێتەوە و ئەوە شکڵە میراسە فەرهەنگیە مردمێک ئەگرێ بەخۆیوە. چەندێ لە ئێمەمانان لە فەرهەنگێک
کە دەم لێ ئەدەین کە فەرهەنگە کوردیە ئاگادارین. پرسیارەکە فرە سادەست. ئێمە ئەگەر لەگەڵ نورمەکان و ئەقلانیەتە جیهانیەکە کە حاکمە بە ئەم جیهانە خەریکین قسە ئەەکەین و فکرەکەینەوە لە نێئۆلیبرالیزمە، لە ئازادیگە لە فەردیە نێئۆلیبرالی یا ئیندیڤیدوالیزمە کە تعریفەکرێتەوە، بعد بینە سەرە گەڕانە شوێنە حقوق ئەقلیەتەکانە، ئەقلیەتگە لە جنسی و جنسیەتی. ئەو جارخۆ ئەمە هیچ کامی ڕەبتی بە تەجروبەیە نابە ئینسانە کوردی نییە، هیچ کامی ڕەبتی بە فەرهەنگە کورد نییە، هیچ کام لەمانە دەستاوەرد و میراسە ئێمە نیەن. چۆن ئێمە فکرەکەین فقط بەم زوانە کە قسە ئەەکەین ئیتر کوردین و دەمیش ئەدەین لە فەمینیست و دەمیش ئەدەین لە مافە مناڵان و مافە دارستان و ئەم جۆرە قسانەی کە فێر بووگین لە ژێرە ناوە مافە مرۆڤە ئەیکەین. چەندێک لەمانە دەستاوەردە ئێمەن و چەندێک لەمانە ڕەبتی هەست بە میراسە کوردی ئێمە. من نەمگەرەکە سەختی بگرم، بەڵام ئەوەی لەم دنیا حاڵی نەبوو بێ لەم دنیا بە هیچ کوێ ناگات. ئەگەر هەدەفە تۆ لە زندگیکردن ئەمەسە لەم دنیا شوێن دەسە خۆت دابنی و ئینسانێکی تایبەتوی و مێژوو تۆوە بیر بێرێتۆ و تۆوە بیر بیتۆ، ئەم جۆرە ژیانکردنە بێجگە لە نابوودی شتێکی تریتیانیە. ئەگەر دایک و باوکەکانە ئێمە کڕۆڵ بوون لە پەروەردەکردنە ئێمە و حەدە ئێمە و قەبارەی ئێمە بچووک ماوە لە حەدە قەبارەی ئینسانێکی ڕعیەتە بە معنای فەرمانبەر، لە حەد و قەبارەی ئینسانێکی چکۆلا و سەتحە ویستێکی چکۆلەی هەز، ئەو جۆرەی کە پوشکین لە سوارە مەفرەقینە لەبارەی قەهرەمانەکەی ئێژێ ئینسانێکی خەفیف بە ئارزوگە لە خەفیف و بچووک. ئێمە ئارزووکانمان بچووکە، هیچ وەخت لە تایتڵە ڕۆمانە ئارزوگە لە گەورەیە چارلز دیکەنز تێناگەین. ئارزوگە لە گەورە چییە؟ چەنێ دایک و باوکەکانە ئێمە خۆیان حاڵیان بوو وانە کوێی تا بە ئێمە بێژن ئێمە وای نەکوێ. دەیتۆ وەختێ دەستگاهێکی حاکمیەتت نییە، وەختێ هیچ کام لەمانە نێ لەبەردەستا، تەبیعەتەن بۆ مەقاماتە گەورە و ئوموراتە گەورە تۆ پەروەردە ناکری و تۆ فێر ناکری، وەلذا تۆ زەهنیەتت بچووک ئەمێنێتۆ، تۆ خۆت بچووک ئەوێنیت. تۆ لەم دنیا ئەنسوورێکی یەواش یەواش فێر ئەویت بە ئەندازەی گڵێمت قاچە داکێشی. بارها پێتیان وت کە بە ئەندازەی گڵێمت قاچە داکێشە، بەعزێ کەس هەر گڵێمیشی نییە. بۆیە ئەم دیبەیتکە لە واجبە بۆ ئەوانەی ئەمڕۆژی، بۆ ئەوانەی وا لە داهاتواتێن، بۆ ئەوانەی وا تەمەنە مێرمنداڵی و نەوجەوانی تێئەپەڕێن و لە هەیەجانات و لەو تامە گەنجێتیەی کە دنیای فەرقەکە بەرەبەرە دامرکێنۆ گەرەکیانە حاڵیان بێ لە کامە دنیا ژیانەکەین، گەرەکیانە حاڵی بوون ئێشەی چی بکەن و چۆن حاڵی بن لەم دنیا. بۆیە ئەم دیبەیتگەلە مخاتەبینی ئەوانەنە، بۆ کارگەلێکە نەکریاگە و دەرگەلێکە ئەنجام نەبووگە. من گەرەکمە ئەمڕۆ چەندین ڕوودا و بەڕەسی بکەم. یەکێک لەوانە اتفاقات و اختلافاتە ناوە یەکێتیە نیشتمانیە کوردستانە عێراقە و جەریانە ئاغایە لاهورە شێخ جەنگی. یەکێک لەوانە مەقولەیە ئەفغانستان و داستانە پەنجشیرە. یەکێک لەوانە اتفاقاتە ترێکە کە لە حوزەیە کۆرپۆرێشنە ئانوکسیە ئێرانیە خەریکە بەردەوام ساری و جاری ئەبێ. بۆ خاترێ وەی مەجموعەیە ئەمانە خڕۆ بکەینەوە و پەیامەکەمان بگەێنین،
دەبێت لە بنیاد و ئەوەی کە پێی متحافزەی تاریخی دەسی بۆ بووی. بزان لەسەر زەمینە ئێمە خەڵکە ئێمە هاتوچۆی زانکۆ و دانشگایان کردگە، شەهادە و مەدرەکیان هەس، بەڵام ئەوەی ئەی خوێنن علومی غەربیە. علومی غەربی شتێ خراپێک نییە، بەڵام ئەوەی کە ناوی علومی غەربیە بە تایبەتی لە بەشە هیومەن ساینس و علومە ئینسانی ڕەبتی بە جەوامع غەربی لە بەستەرە فەرهەنگە لاتینی مەسیحی یەهودی مەسیحیە. بۆیە ناسینە سەرزەمینە ئێمە فەرخەکە بزانن ئەو چمکانەی کە لە ناوە ئێمە بەڕاحەتی هەڵەگەڕێن و بە زمانە بێگانە لە ناوە حافزەی تاریخی ئێمە معنایەکی تری هەست. مثال بدەم، کینگ یانێ پادشاه، کینگە ئینگلیسی و ئوروپایی فەرقە کاتەکە ئەو پادشاهەی وا یەهود باسی ئەکات کە تاریخە جەعلە یەهودی ئێرانی پێنووسێ. کینگە ئوروپایی فەرقە کاتەکە پادشاهە ئێرانی تەکە سوڵتانە عوسمانی. بە هەمان میزان پاشا لە زمانە ئێمە و لە فەرهەنگە ئێمە فەرقە کاتەکە ئەو سوڵتان و پادشاهەی یەهود ساختەیە تاریخیە، فەرقیان فرەفرەس. بۆی تۆ ئەم حافزەتە نەوێت ناتوانی بێژی چه ئەتەفاقی لە سەرزەمینە ئێمە ئاکەفێ. ئێمە بووگین بە مەجموعەیەکی قەومی، مەجموعەیەکی ئتنیکی، هەر بە زۆری شوتکیانە زوانە، لە کاتێکە زوان نییە کوردبوونە ئێمە، هەر بە زۆر وتکیانە زوانە. ئێمەش گشتمان قبولمان کردگەوەی جغرافیایەکیان بۆمان کێشاگە ئێستێژە کێشەمان نەزەرێ کەرکوب کوردە یا کورد نییە، ئەرێ ئیلام کوردە یا کورد نییە، ئازەربایجانە غەربی کوردە یا کورد نییە. ئەو کێشە گەورانە بۆ ئێمە دروست کردیاگە بە ناوە کوردە قەومی، کوردە قەومی تنیکی. چون دەغدغەی ئێمە بیرکردنەوە نییە، چون ئێمە قەبارەمان بچووک تێدووە، بچووک گەورە ئەوین، لە حاشیە شارەکان و گەورە ئەوین، لە ناوە شارەکان و بێ دەسەڵات و بێ قودرەت و بێ پێگە و بێ پێناسە و بێ مەهارەت لە دایگەوین، وەکو توفەیلیمان نێتێتە، خۆمان بچووک ئەکەینەوە. دەرنەتیجە ئەوەی خفەت بێ بەسەرمان قبوڵیەکەین، چون حد ئێمە ئەوە نەسە. مەسەلەن تۆ بێرە ناوە کۆرپۆریشنە یەهودیە ئێرانی، ئێمە تەنیشتە حاشیەیە کولتورە ئێرانی، یعنی وانە سەر سلوورە، چ لە بەشە ئابوووریۆ چ لە بەشە سیاسیوە ئێمە دەرکریاگین و فەتحتاران بۆ ئێمە مۆیەسەر نییە، مەگەر داندان گەلێک نخبەیە ئێمە بتوانێ بڕواتە تاران، بەڵام فەورەن ئەخورێت و دانەیەک لە مەرکەز ئەیوایسە، چ ژن بێ چه پیاک بێ. یعنی تۆ ئیمکانی نییە دانەیە نخبەت بڕواتە مەرکەز و ئەمە بتوانێت چەکە دانەیەکی تری قەومی ئیتنیکیە موافقە لەگەڵ یەکتریا ڕێبکەون، وانییە، ئیمکانی نییە. پس تۆ مەحکومی بە نابوودی، محکومی بەوەی کە دائیمەن لە پەراوێزابی و محکومی کە دائیمەن بەسەر ئەم بربەستانەی کە لە ڕێگەتا دانریاگە باز بدەی ئەگە گەرەکتە گەورە بوویت، وەگەرنە هەر لەو ناوچەی خۆتە بچووک و قەتیس و ئەمانە ئەمێنی تۆ. ئێمە گەل فکرەکەین ئێمەیە ئینسان فقط بۆ خواردنین، بەلاخەرە ئێمە لە دنیایەکە ژیان ئەەکەین کە بەیۆمنە تەکنۆلۆژی توانی گیانە خوراکە بەشەر فرە بکەن. ئەگەر بەشەر مەبەستی فقط خواردن بوایە ئێمە لە ئیمڕوا نەبووین کە هەین، ئەم دنیا وای لێ نەئەهات کە لێ هاتکە. ئەم گشتە دەستاوەرد و تەکنۆلۆژی و سەودا و خیاڵە گەورە و جنایەت و وڵات خواردن اتفاق نەکەفت. پس بەشەر فقط بۆ خواردن و خەفتن نییە کە
زندگی ئەکات ئوموراتێکی تریگەرەکە بەرەبەرە واردە مەقولاتێکی تر ئەوێ ئەم مقدمە وردە لازم بوو تا من بێمە سەرە ئەم داستانە بزانن ئێژن وا ئەبیسرێت وا بیستگمە ئێژن ئاغایە لاهورە شێخ جەنگی خەریکە هێزە مسلح دروستەکە تا ئێستێشە حدودە 2000 نەفەرێکی دروست کردگە سەبتەنامی کردگە و هێزی مسلحی دروست کردگە ئێستا ئێمە گەرەکمانە بزانین ئەمە بەڕەسیکەین هێزی مسلحی دروست کردگە یعنی چی چه اتفاقێگە کەفێ چی ئەوێت هەر بەم دەسە ئەمڕۆ بێژریا کە سەپاهە پاسداران مەوازە کۆمەڵە و دموکراتی داگەسە بەرە حەملەیە پەهبادەکانە خۆی ئێمە ئیشی ئەمانە تەحلیلکەین چون یە بەرەیەکی مردمی هەست ڕوودا و بەرەی پێئەداد میدیاکان بەرەی پێئەدەن و ئێشی ئێمە لە بەردە بنیان و تەماشای بکەین بزانین چیمان گەرەکە بزانن وەختی ئێوە ئەگەنە مەفهومە کورد چمکە کورد لە ئەسرە حازرە ئێمە و لە 100 ساڵە ڕابردوو تۆ متەوەجەی داستانێگەوی ئەویش دروستکردنی دەوڵەت میلەتەکانە کە ئەم چمکانە ئەتوانن ببنە هۆی دەوڵەت سازی مەسەڵەن تورک دەوڵەت دروستەکە مەسەڵەن ئێرانی دەوڵەت دروستەکە ئەم کوردە مەشایە دەوڵەتی دروستکردایە لەگەڵ ئەم دەوڵەتە ئیشی مەفهومێک بێتە دەرەوە بەناو میلەت یان نەیشن ئەڵبەتە میلەت یانتەوە تەرجمەی دروستە نەیشن نییە لە گراسە ڕوانین ئێمە بە ئومورات لە گراسە چ بە کۆمەڵە چ بە دموکرات چ بە یەکێتی چ بە ئاغای شێخ جەنگی چ بە بنەماڵی تاڵەبانی چ بە بنەماڵی بارزانی ڕوانین ئێمە لە منزەری دەسەڵاتی سیاسی کوردیە بزانن هیچ کام لەمانە بازرگانی گەورە نییە هیچ کام لەمانە پاڵەوانی معرەکە گیر نییە هیچ کام لەمانە ناوێ گەنگ و مافیا و ئەمانە بن ئەمانە ڕەبتن بە چمکێ بە ناوی کورد کە ئەم چمکە ئێشێ بە شوێنی خۆی و دەسەڵاتێکی گشتی یان ئیدارەیەکی عمومی بێنێ بە ناوە دەوڵەت ڕوانینی ئێمە بەمانە لەم منزەرەسە لەم پێگە ئێمە ئەنوارین بەمانە بزانە حیزب کارکردە سیاسی هەست ئەبزارە سیاسیە بۆ بەشدار بوونە لە دەسەڵاتە سیاسیە بعد ئەوێتەوە حیزبی دموکراتی کوردستانی ئێران تۆ تێتە ناوی چەپەکان ئەمانە قبلەن سازمان بوون من قبلەن تەوزی هەمداگە فەرقی ئەوەی کە تۆ بە حیزبی کۆمۆنیستۆ دەست پێ بکەی و ئەرتشی مردمی دروستکەی یا ئەوەی کە ئەرتش مردمی دروستکەی و بعد سازوکار حکوومەت تعریفکەی تۆ فەرقەکە لە ڕوانگەی چەپە دوو نەهلەی بوو ئەمیش ئەبزارە سیاسیە کەواتە ئێمە وەختی ئەنوارین بەم بازیگەرانە بە کەسایەتی های سیاسیە بازیگەرە بۆ مەفهومە کورد ئەنوارین نەشتێکی تر ئالەگراسە کە لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئالەگراسە کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وەختی ڕوو ئەکاتەم حیزبانە و ئەخوڕێ بە ملیانە دەلیلی هەست دەلیلەکەی چمکە کوردە با ئەمانە کۆمپانیە بازرگانی بوون ئێوە تا ئێستا دیکتانە ئێمە حەملە بکەین بە کۆمپانیەکی بازرگانی کە سەدانیان لە سەدان جنایەتیان دەستیان هەست لە ئینحیساراتە لە ڕاند خواردنە لە دزیکردنە لە ئیستیسمارکردنە لە ڕاماڵینە کۆمپانی بازرگانی جۆرا و جۆر وەکو کۆمپانیە قەیوان و کۆمپانیە فڵان و ئێمە ناتکین بەحسە هیچ کۆمپانیە بکەین مەسەڵەن ئێمە ناتکین باسە فاروق مەلا بکەین تا ئێستاتکین باسە فاروق مەلا بکەین تا ئێستاتکین باسە حاجی مدەلە لە کرماشان بکەین ناتکین بۆ چون ئێمە لە وەختی ئەگەڕین بە مەفهومە کورد ئەگەین مەفهومە کورد لەگەڵە جەریانگەلە بازیگەرە سیاسیە ئەنستیتۆگەرە بازیگەرە سیاسیاتێت خۆ پس ئیستا وەختی ئێمە ئەنوارینە ئاغای لاهور شێخ جەنگی بە عنوانە بازیگەرێکی سیاسی ئەیوێنین نە بە عنوانە بازرگانێک نە بە عنوانە پوڵدارێک
نەبە عینوانە گەنگێک مافیایەک. بەم دەسە پاڤڵە تاڵەبانی، بەم دەسە عەبدوڵڵا ئۆجالان، بەم دەسە مستەفای هیجری، عەبدوڵڵای موحتەدی، ئیبراهیمە عەلیزادە، بەم دەسە تەمام ئەمانەی کە ئیمڕۆ بەلاخەرە حیزبێکی 4 نەفەرە و 10 نەفەرە و 100 نەفەرە و 1000 نەفەرەیان ها بەدەسەوە. ئێمە لەم مەنزەرە ئەنوارن پێیانە. بۆ من ئەمە شەرحەکەم لەبەرەوەی گرێ زهنی ئەو گرێ کوێرەی وا لە زهنیەتە ئێمە دریاگە بکرێتەوە، بزانین ئێمە بۆ حەملاکەینە یەکی حەملە ناکەین یەکی. تایسێمە دیبەتمان لەسەر فاروق مەلا کردگەسەوە، نە تایسێمە دوو سفتمان داگە بە ئاغای فاروق مەلا. ئاغای فاروق مەلا دزیش هەز، ئاغای فاروق مەلا خوێنمەژیش هەز، ئاغای فاروق مەلا هەرچی شتیشە هەز، هەرچی شتیشە هەز. خۆ پس سەبەبی هەست لەگرا، ئەم سەبەبەیەشێ بەڕەسیکەین. بزانن ئێستا من لەبەردە بنیاد و تێم تا بفەهمین ئێمە پندێکی پێشینیانمان هەزێژێ هەنگەکەمان وەزەردەواڵە دەرچوو، هەنگەکەمان وەزەردەواڵە دەرچوو. ئەوەی کە ئەم ئومەت و کوردیە خەریکە لە دوور و تەماشاکە، هەر دەفع و گرەوە خۆی دائەنێتە سەر پارتی، بارزانی، چوزانم یەکێتی، دایەنێتە سەر عەبدوڵڵا ئۆجالان، دایەنێتە سەر کۆمەڵە، گرە و دائەنێت و ئەدۆڕێت. ئاکورد لەیلاوجەکەی ئاخر شەڕە، هەرچی گرە و دائەنێ لەسەر ئەمانە لەم قمارە ئەدۆڕێ، محکومە بە شکەستە. یعنی ئەم ئەحزابە کازینۆی شکستە ئومەت کوردی. هەر کەسێ ئەڕواتە ناویان ئەوەی دارایی هەست دایئەنێ ئەیدۆڕێنێت وە تێتە دەرەوە. بۆ ئەمە تفاقا کەفێ، بۆ واسە خۆ بێشە ئێمە بە بەڕەسیکەین. بزانن دروستکردنە دەوڵەت ملت لە ئوروپا، من دیسانەوە ئەگەڕێمەوە نە لە سەرزەمینە کوردەوارە، دروستکردنە دەوڵەت ملت امتدادە حکوومەتە پاتریۆناڵە سەڵتەنەتە مطلقەیە پادشایەکە. یعنی قەڵەمڕەوە پادشاهیە بنەماڵەیەک تەبدیل ئەوێت بە دەوڵەتێک، وەکو قەڵەمڕەوە پادشای بنەماڵەی بریتانیا، وەکو قەڵەمڕەوە پادشاهیە فەڕەنسەویەکان، پادشانە حاکمە فەڕەنسا یا ئۆتریشیەکان، یا ئەمە لێو دووە ئەوێت و حاڵەتە دەوڵەت. هەر ئەم قەڵەمڕەوە کە ئەم پادشا بەسەری و سەلتەنەتەکە و حکوومەتە مطلقەدا ئەنێ ئەوێت و دەوڵەت ملت. لەگرا بۆ ئەوەڵین بار مەفهومە ملت زوهور پەیاکە. لە پێشووترۆ پاشا تەبەلور یافتە تەجەسم پەیدا کردووی ئیلاهی ئیرادەی خوداوەندە، پەیکەرە خوداوەندە لەسەر زەمینە، پەیکەرە خوداوەندە لەسەر زەمینە. ئەم پەیکەرە ئستعلا یانێ شتێک کە بە تەجروبەیە حسی ناگات. ئەم پەیکەرە ئستعلایە خودایە جێگەی زاتێکی ئستعلاییەتر بەناوە میلەتە گرێتەوە. وەدین ئەکەوێتە خزمەتە حاکمیەت و حاکمیەتی ئەکرێ. بزانن وەختێ تێن لەسەر زەمینە ئێمە داستانە سەفەویە جەعل دروست ئەکەن، ئەو جارە ئەتفاقێکە کەفێ. سەفەویە حکوومەت ئیسلامی نییە، ئەم سەفەویە جەعلیە، چون ئەم دینە وا لە خزمەتە حاکمیەتە و تحتە تەمەلوکە حاکمیەتە، دینە حکوومەتیە. هەروەکو ئەو جمهوری ئیسلامیە کە ئەمڕۆ ئەبزارە شیعی گرکەوە دەسەوە، ئەم دینە ڕەبتی بە ئیلاهیات و خودا نییە، تعلقی بە دەوڵەتە ئێرانی هەست، جزء ما يملكە دەوڵەتە ئێرانیە. ئەمە جزء اتفاقات دەوڵەتەکانە مۆدەرنە. دەی تۆ لە سەرزەمین و کوردەوارە قەڵەمڕەوە پادشاهی بە معنای کینگە ئینگلیسیت نییە، لاتینت نییە، تا هەر ئەم قەڵەمڕەوە دایدڕن بە ناوە دەوڵەت. ئەی ئەم دوو قەڵەمڕەوە لەکوێ هەست؟ دوو قەڵەمڕەوە لە قەرنە هەژدە دروزەکەن، دوو دەوڵەتە پادشاهی دروزەکەن بۆ خاترەوەی مۆدەلەکەی ئوروپا لە گرایشە بخونجێت.
عوسمانی دار و خلافەی تاران ئیسە دوو دەوڵەت کە ئیدعاکەن دەوڵەتە تاریخی و ئۆرگانیکن کێوکوێن تورکیە و ئێرانن یەکێکیان قەڵەمڕۆ و پادشاهی خلافەتە ئیسلامیە سونی یەکێکیان دار و خلافەی شیعەیە ئێرانی لەسەر دوو نەهلەیە ئیسلامی وەکو پایگاهە ڕووسیە وەکو پایگاهە ئۆرتۆدۆکسی ڕۆمە شەرقی وەکو پایگاهە کاتۆلیکی ڕۆمە غەربی پس ذات ملت لە دەروونە قەڵەمڕۆە دەوڵەتە مطلقەیە پادشاهی و تێتە دەرەوە و ئەمانە ئەم زاتە ئستەعلایە دروستیەکەن و جێگەیە پەیکەرە ئیلاهیە خوداوەندی ملت ئەیگرێتەوە هەرم کۆپیەتێنە سەرزەمین ئێمە دەستمان بەتاڵمە ئێمەیە کورد دەستمان بەتاڵمە لذا چون ئەم قەڵەم ڕۆمانە نییە ناتوانین ملەتیش بووین یعنی نەیشنیش بووین یعنی نەتەوەیش بووین ناتوانین لذا نەتەوەی ئێرانی زوهورەکە نەتەوەی تورکی زوهورەکە نەتەوەی عێراقی زوهورەکە نەتەوەی سووری زوهورەکە و ئێمە تەبدیلەکرین بە قەوم ئشێ لەگرا یەکسری مخالفەتگەلە ئێمەش بێتە ئێمە بوومە دەوڵەت بۆیە تۆ ئالەگرا چێهرەگەلە مختلف ئەوێنی کە تێنە منسەی زوهور و بازیەکەن کە بازێکیان حاڵەتە ئەنستیتۆی یەگرن و تەداوم پێیاکەن وەکو پارتی وەکو یەکێتی وەکو حیزب دموکرات وەکو کۆمەڵە وەکو پەکەکە پس ئێمە لە هیچ کام لەمانە نەبووین بە عنوانە قەوم نە قەڵەمڕۆ پادشاییمان بوو نەتوانیمان ملت سازی بکەین یەکسری ئەنستیتۆ هاتن بە ناو کورد هێزە ڤاڵنتیەر و خۆبەخشیان لە مەنابە کورد کرد ئەمە لەگرا تەولیدە ئشکاڵە گەورەکە و ئەم تەولیدە ئشکاڵە گەورە ئیشێ لەگرا ئێمە تعریفی بکەینەوە پس من ئەڕۆمە سەرە بەردە بنیادیە تعریفەکە بزانن لە ئوروپا پادشاه نوێنەرە خوداوەندە و پادشاهی خەڵاتە میراسە خوداوەندە بە پادشاه ئەدرێت و جێنشینی تەواروسیە و ئەووەڵین نێرێ کە لە سکە مەلەکە تێتە دەرەوە جێگەنشینە پادشاس و کەس ناتوانێت لێی بسێنێتەوە هیچ کەسێک قانونە و سنەتە کەس ناتوانێت لێی بسێنێتەوە تەواروسیە و ئەم هێزگەلە لە باڵانسە ڕێککەوتنە تەکە یەکتریا تەبقەیە ئەشراف و نوجەبا تەبقەیە مۆنارش و سەلتەنەتی و تەبقەی ڕۆحانیەت هەرسێکیان بەیەک و قەبارەی دەوڵەت دروستەکەن ئەمە لە تاریخ ئێرانیەکە چی ئێژێت پادشاهە ئێرانی چییە چه شکلیە ئەوەی کە لە مەقولەیە ئەندیشە ئێران شەهری بەحسیەکەن چه شکلیە پادشاهە ئێرانی مستەبدێکە کە بەر ئەساسە هیچ قەراردادێک نەهات کەسە وجود قدرەتی فقط بەر زۆرە فەردی خۆی حاکەمەوە تەوانە نظامی خۆی حاکەمە هەر کەسێکیش لە دەورە ئەم پادشا کۆ ئەوێتۆ هیچ قەراردادێ نیە لە بینیانە مەی لە خۆیسی ئەیدا پێی بیدات نایدا پێی نایدات پس کینگ فەرقەکاتە کە پادشاهە ئێرانیە و مەقولەی جێنشینیش تیا دیار نییە لە پادشاهی ئێرانیە مالکیەت و حقوق بۆ هیچ ئینسانێک نییە و ئینسانەکان بە معنای ڕعیەت بەکارەبرێن و ڕعیەت یانێ ئینسانی فەرمانبوردار فەرمانبەر نە بە معنای سەروەند
یان دهقان یان جوتیار نەخێر بەو معنە نییە. ئەی فەرقەکەی چییە لە جیهانە کوردیە؟ فەرقە پادشای کوردی چییە؟ بزانە ێژێ سەرهەنگە دەودان ئەسکەنامە من سەرهەنگە دەودان چەنی ئیرمانن مەگێڵم هەردان مەکۆشم پەرێ ئائینە کوردان. یا لە خشتەکانم بەهلوولە ئێژێ ئەوواتەی یاران ئێمە دیوانین ئەوواتەی یاران بەواتەی یارانە ئێمە یارانە ئەم سەرزەمینە ئێمە یعنی دانایان یعنی لەگەڵ ئیرمانەکانە دانایان و ئیرمانەکانە ئێمە دیوانە حکوومەتین هەنی مەگێڵیم یەکیەکە شاران یەکیەکە شارەکان ئەگەڕێن تا زیندە کەریم ئائینە کوردان تا زیندوی کەینەوە ئائینە کوردان. و بۆ معنە نییە کە ئائینە کوردان مردگە نە لەگرا چون تەواروسی نییە هەر دەحفە بە زوهورە دانایی دەوران سنەتگەل ئابدەیت و ئەوێت و دیوان بەرقەرارەوێ دەی لەگرا اتفاقێکە کەفێ ئەووەڵەن پادشاهیە مەسیحیەت هەدیەتە ئیلاهیە و لە دڵت تەواروسە تێتە دەر لە سەرزەمینە ئێمەوە لە جیهانە کوردیە پادشاهی تەواروسی نییە. ئەمە نوکتەی ئەووەڵ. لە دڵ ڕەنجۆ تێتە دەر ئەمە نوکتەی دووەم. نوکتەی سێوەم هەر کەسێک کە نزیکە پاشا ئەوێتەوە یعنی دانایان بیاو بەس ئەکا و ئەمیش تەکە ئەوانە بیاو بەسەکە تا شەرت و ئیقرار جاری بێت و پاشا موەزەفە کە لە کەڵام پەیڕەویکە و کەڵام ناشکێنێت. لە کاتێکە پادشاه ئێرانی ساختە خۆی هەرچی شتە هەست و لێ پاشای کوردی ناتوانێت لە کەڵام عدول کات ناتوانێت لێی دەرچێت و ڕەوابەتێک کە بەرقەراریەکە ڕەوابەتێکی بیاوبەسیە و ئەم حکوومەتە بیاوبەسیە کە اتفاقەکە فێ. خب ئەمە بووت کارکرد ئەمە وا لەکوێ؟ ئۆکەی سوال ئاغای لاهور شێخ جەنگی 2000 نیروی مسلحی کۆکرگەس و ئەم نیروە مسلحە بۆچی لە دەورە کاک لاهور جەم بووگن؟ بۆچی؟ بەر ئەساسە کامە بیاو بەس چی کۆیانی کرگەسەوە؟ ئەندێشەی سیاسی، بیرە ئازادی، عەداڵەتخوازی چی کۆیانی کرگەسەوە؟ هیچ. لەگرا ئەخۆیتە مۆدەڵە یەهود ساختەکەی ئێرانی ئەویش چییە؟ لەگرا تۆ نەبیاو بەسەدی نە شەرت و ئیقرارەدی نە کەڵامێک ئەوێنی هەچێکی کوردی نییە هیچ میراسێکی کوردیتیان نییە. ئەی چه میراسێکە ئێستا حاکمە لە حەلیمی کوردستانە؟ چه میراسی حاکمە؟ میراسە مۆدەلە ئێرانی میراسە مۆدەلە یەهودی ئێرانی. ئەم 2000 نەفەرە بۆ لە دەوراغەیە لاهور شێخ جەنگی جەمە بوونەوە بۆ لە دەورە شەخسێکی دەسەڵاتدارە جەم بوونەوە. خودە لاهور شێخ جەنگی ئەساس نامەس بیاو بەسە کەڵامە ناموسە گشتیسی. کابرا تۆ بۆ لە هەڵەبجە چووگی بۆ لە سلێمانی چووگی ئەسڵ حەگر کەسە دەسۆ معلوم نییە چون کاک لاهور وتکێسی دێ کاک لاهور چییە؟ کاک لاهور حەشێکی دیار نییە. ئێوە یەک دانە بەیان نامەتان دی نەتاندی. ئێوە دیتان ڕەفیقەکانە کاک لاهورە شێخ جەنگی و ئاغایە شێخ جەنگی بێنە دەرەوە مانیفێستێک بەرامبەر بە خەڵکی بدەن نەتاندی. دێ ئەم هێزە بۆ کۆوە کاتەوە ئەم هێزە چۆن لە دەوری ئەو کۆوە بێتەوە؟ بزانن دقایقێکە من خەریکم بە مقدمە تێمەبەرەوە لەبەرەوەی ئێمە تێبگەین هەر بەم تیکە سادە کە من لێوە پرسیارم کرد.
چونەمە خێلە شتێکی مهمە بۆ ئەو زعنا گۆڕێ بۆ ئێمە گشتمان لە لاوجەکەی ئاخر شەڕین بۆ لە قمارخانەیەم حیزبانە هەمیشە ئەدۆڕین لەم کەسایەتیە بە ناو سیاسیانە هەمیشە ئەدۆڕین بۆ ئێمە دیمان نە پاشایەکی مطلق نە حکوومەتێکی مطلقی پادشاییمان بۆ بە میراس نەما و ئێمە دیمان تەنانەت چهرەیەکی کاریزماتیک پس ئێمە دەسەڵاتێکی تردیشناڵ و سنەتیمان نەبوو کە ڕەب بێ بە دەوڵەت یا کەسێکی کاریزماتیک بێ وەکو پێغەمەر وەکو پێغەمەر کەسێک وەکو پێغەمەر کاریزماتیک ئاغەگیان کە ختمیەتی کەڵامی وافێ باتایە اتفاقە دەسەڵاتە کوردی دروست کردایە ئەوش موجود نییە ئەی چی مەوجودە یەک سری قەبارە بچووکە بازیگەر ئابووری نەسیاسی ئابووری نەسیاسی ئێستا ئابووری بەشێکی فرەی جەهانەوە سیاسەت تەحتە حاکمیەتە ئابووریە خۆ بەمە سوالێکی دروستە کاک لاهورە شێخ جەنگی 2000 نەفەر نیروی موسەلەحە بۆچیە ئەزانی ئەم سوالە لەکوێ دروزەوێ لەوەی کە کاکە تۆ ڕەهبەرە سیاسیت سەرکردەیە کوردیت قەرارە اتفاقێکی سیاسی بۆ مەردمە کورد بخەی یا قەرارە مدیریەت بکەی تۆ مدیری یا ڕەهبەرە سیاسیت مدیریەتە ئابووری ئەەکەی ئیدارەی جامعە ئەەکەی کامیانی تۆ چۆن فکرەکەی تۆ دەرمۆرد ئاغای شێخ جەنگی تۆ یەکە خەریکی منەبیسی بە ڕەهبەرە سیاسی ئەزانی دەی ڕەهبەرە سیاسی تئۆریە سیاسی گەرەکە هەسی نیسی ئەی تۆ بۆ ڕووی ئەسڵاح هەگەر کەسە دەست توش کوردایەتی ناکەی کارە سیاسی ناکەی تۆ دارودەسەی دارودەسە زانی یانی چی یعنی نەفرێک ئەتوانێ 20 نەفەر خڕکاتۆ بیکاتە ناوچەی خۆی لە دەوروبەر یا قەمەکێش و قەدارەکێش و چەقۆکێش و ئەمانە ونۆ دارودەسەی زۆرێژێ باجەگری لە ئەموو سەرانە ئەگری لە ئەو تا بەرەبەرە دەسەڵاتەکەی گەورەترەوێ چەقۆکە ئەگۆڕێ بە تفەنگ لە خۆیدا تۆێتە 2-3 نەفەر وەکۆ و کارەوە پەکەکەیکە گومڕوکات دانێت و قاچاخە مەوادە مخدرەکات و قاچاخن نەفەر ئەکات و حەچی کارێکە بابیکە نۆشی بیاری بۆ خۆی لە کناریشە وەکو کۆنتراکانە نیکارەگۆیش ئەڕاتە خزمەتی یاڵەتە متحدەی ئەمریکا و نەزمە ئیمپراتوریایی لە هەر کوێیەکا کە واجبە زوهور بکات زوهورە کات و کاریان بۆ کات و نیاتیان جێبەجێکا و ئەڕاتە دەرەوە نەقشە پێکاکە هەرەوە نەسەر دارودەسەرێکی دروست کردگە ئەم دارودەسە سەرانە ئەگرێت و دارودەسەکە نانەخۆن و ئەچێتە بەرەوە ئەمە ڕەبتی تر بە چەمکە کورد نییە یەکێتی نیشتمانی ڕەبتی بە چەمکە کورد نییە پارتی نیسی بزانن ساڵهاز خەڵکەژێ بەدەست پارتی و گیرمان کردبە پارتی حەزف ناوێ پارتی وەکو ئاوی خواردن حەزبەوە ئەگەر مەردمێ بواە و ئەگەر جەریانێکی تۆکمەی ئینقلابی کوردی بواە پارتی تئۆریە کوردی نییە تەمامە زاق و زووق پارتیش ئەمەسە کە کوردە و کوردبازیەکە تئۆری سیاسیشی نییە تعریفێکیشی لە کورد نییە پارتی کڵاو بەردارێکە لە خەلەئێکا دروست کریاگە جەریانە ڕۆڵەیە شۆڕشیر لە بەرامبەری نەوێسیاگەڕ جاڕووی کات خۆی و خانەوادەکەی جاڕوو کاتە ناوە خاکەناز و فرایان باتە ناوە تەنەکەی خۆڵ ڕۆڵە لە بەرامبەریانە نەوێسیاگە پس تۆ لەگرات داستانێک کردی عدەیەک بەڕاحەتی بە هەبوونە ئەبزار کەرەستە پوڵ و ئرتباتات ئەتوانن هێز کۆکەنەوە و ئەم هێزە جددی نییە بۆ کێ جددی نییە بۆ کورد جددی نییە لە لەحاظە سیاسی و جددی نییە جددی نییە شەبەکە گەلە ئیجتیماعین تۆڕە ئابوورین ئەمانە ئەکەونە باڵانسەکە یەکتریە
ئەوە چواردانە لادێ بۆ من و نیوەی سلێمانی بۆ من و بە شدە باشان بۆ تۆ ئەیتراوە ئەوە منیش 2000 نەفەر چەقۆکێشم هەسوو من 10,000 نەفەر چەقۆکێشم هەسوو ئەم گروپە گەنگانە مەوجودن لە ئەوروپا و ئەمریکاش مەوجودن بزان لە ئەوروپا و ئەمریکا دەوڵەتانە ئەوروپایی و ئەمریکای لەگەڵ گروپە گەنگەکانە ڕێکەون معاملەشیان تەکاکەن تۆ وەختی ئەگەیتە کرایم ئۆرگانیزیشن ئیتر تەکە نەفرێکا تەرەف نییە تەکە کارتێکی گەورەی مەوادە مخدرات تەرەفی تەکە کارتێکی گەورەی قاچاخە ئەسلحە ڕوبڕوویت تۆ بگرتنە نەفرێک و 2 نەفەر و 3 نەفەر و 4 نەفەر و 5 نەفەر کێشەت حەل نابێ ئەم جەریمە سازماندەیی کریاگە لذا پۆلیس و دەستگاهە ئەمنیەتی ئەکەوێتە هاوکاری تەکیانە معامڵەیان تەکاکە لە پشتی قانون پێیانێژن ئاوتلۆ خارج لە قانون موجودە تەمام ئەمانەی کە ئێوە لەم سەرزەمینە ئێوە ئەوێنن ئاوتلۆن کێشەی ئێمەمانان و کێشەی جامعەیە خەفتگە ئێمە و جامعەیە نائاگاهە لە دنیای ئەمڕۆیە ئێمە ئەمەسە عدەیەک ئاوتلۆ دانریاگن تا انحسارە مەفهومە کورد بکەن و ئەمانە گروپ و دارودەسەی خۆیان هەس ڕەبتیشی بە کورد نییە لذا تۆ ئەوێنی ئەمیالت بە عینوانە کورد دروست ناوێ ئارزووەکانت دەرناکەوێ تۆ ئەوی تۆ لە عیلاجەکەی ئاخر شەڕ هەر ئەدۆڕێی بۆ ئەدۆڕێی چون گەنە خوێندەسەوە ئەمانە ڕەهبەر سیاسی نیەن لاوەڵۆتماژێ هەنگێکمان بووە زەردەوەڵات دەرچوو من باوەڕمەوەسە بەعزی ئینسان لە مەقتەعێک لە تەمەنیان ئەمکانی هەز قارەمان خەفتگە و ناگاهان هەڵسەی لەخەو بۆیە لە مەقولەیە اختلافاتە ناو یەکێتیە ئێمە بە بەرادەرانە تاڵەبانیمان وت ئێوە بدونە ئێرادەی مردم هیچ کارێ ناتوانن بکەن بە ناوە دزی و دەخەڵی و قاچاقچێتی ناتوانن لاهور لابوون خود دز و دەخەڵ و قاچاقچیتان بمێنێتەوە ئەر قەرارە قاچاقچی و دز و دەخەڵ بگیرێت ئەوڵ دەفعەیەش ئێوە بگیرێن و بنەماڵەی بارزانی بگیرێت و لەم ئاخریشۆم لاهورە بگیرێ تۆ ناتوانی لە هەر کوێکا کە مەیلتە چمکە کورد بێریتە دەرەوە لە هەر کوێکا کە مەیلتە بازی پێ بکەی بە ڕەوانە مردمێک ناتوانانی ئەو کارە بکەی و ئێمە ناڵین تۆ ئەو کارە بکەی حەد لاهورە شێخ جەنگی سەرکردەی گروپێکی تۆڕێکی ئابووریە مسلح هەروە کە پاڤڵ هەست هەروە کە نەچیر هەست تەوەجۆکەن تەوەقعاتە ئێوە ئیشتباهە توقع سیاسی و ڕەهبەریەتە سیاسی لە تەعقیبە ئەمیال و ئارزوو گەلە مردمێکە کارێکی غەڵەتە هەر بەم دەسە بێرە سوراغە کۆمەڵە و دموکرات وەڵا سپای پازداران ئەمڕۆ مەوازع کۆمەڵە و دموکراتی بۆمباران کردگە بۆ بۆمبارانی کردگە خوا هەڵی ناگرێ مەچەی هجری وا مەوزعی گر کە جمهوری ئیسلامی زیقی کردگە مەوزعی کامەسە مەچەی هجری چواردانە گەڵدەڵپنە بە بەختە ئاسیبدیدە ئیجتماعی لە سەنگەرێکا دانیشکن سەرانەی کۆڵبەری بسێنن دێ ئەمە چه تهدیدێکە بە دەوڵەتە ئێرانی بنیانی ئەخاتە خەتەر چوارچێوەی جوغرافیایی ئەخاتە خەتەر ئیدئۆلۆژی ئەخاتە خەتەر استقرارە سیاسی ئەخاتە خەتەر ئۆتۆریتەی ئەخاتە خەتەر چی ئەخاتە خەتەر هیچ دەی تۆ بوو بە پەحباد و لە دوورۆ لێ ئەدەی بزانە ئێمە خۆ مناڵە نییەین دەوڵەتە ئێرانی حیزب دموکرات بە تهدید دەزانێ بە تەمامە قوا ئیزۆلەیکە کارێکی نییە سەرچاوەگە لە ماڵی کولەن وشکە فشار بخەنە سەر پارتی و یەکێتی یەک فیشەکیان بۆ نەڕوات نانیان بۆ نەڕوات فشار بخە سەریان هەڵیان تەکێنە لە زرگێز و لە کۆیە حزب دموکرات و وەکو بەفرە شاهۆ ئەتوێتەوە ڕوە چیەکە مەچێ هەجری تێتە ئەوروپا چیەکە ئۆرگانیزیشنە خاتە ڕێ
تنتن کتێ و سەفتەکە و تەحلیلەکە و ڕەهبەریەتە سیاسی ئەکا و بئیدەیەکی ئینقلابی وا پێی گڕەنێ بە جامعەکەوە مەچەیجری چیەکە پاڵەداتەوە حکوما بەختێ چیەکە لە ئەوروپا جمهوری ئیسلامی دەوڵەتە ئێرانی حیزب دموکرات تهدیدە چۆن تهدید لە بینەوەی خەر مناڵێک گەزانێت محاسرەی ئەەکەی ئیزۆلەی ئەەکەی تەواو دەرگاکانی لێدا ئەخەی چییە حیزب دموکرات چییە چیە ئەساسنامەز ما دموکراسی میخواهیم برای ایران طبق حقوق بشر و فدرالی میخواهیم برای کوردستان دی میخواهیم چی تەواو ئەمە خۆی لە خۆیەوە وزە تەولیدەکە ئەم قسانە ئەم قسە وزە تەولیدەکە ئەمە دموکراسی میخواهیم برای ایران و فدرالی میخواهیم و ئەساسنامەی حیزب دموکرات و ئینگونە ئەست و کوردستان یعنی ئوستانی فلان هەست و ما ئینو میخواهیم دەی ئیستە تۆ بنکەی زەرگوێز و بنکەی کۆیە لەمانە بسێنێت چه اتفاقی لە کەفێ ئەو ئەساسنامە ئەی تەقێنێت و کوردستان یەکسەرە ئاگرەگرێ بەو ئەساسنامە چه اتفاقی لە کەفێ هیچ قاو لەمە فاسۆلیاکە نامێنێ کەس خۆی نانێ بە کۆیەوە کاریانەوێتەوە ئەوەی کە تەئیدیە بدەن لە ئەوروپا ئەوەیشی تێتە ئەگرا خەڵک ڕانیەس و خەڵکە نازانم کوێز فەقیرە داوای تەئیدیەکە کا بە $1000 پێ ئەدەن و دوای مدەتێ ئیقامەتی گردە ڕوا پەیکاری دەی ئەم تەقەتەقە سپای پاسداران بۆەکە بۆ خاتری ئەوەی ئۆرگانیزیشنی حیزبی دموکرات و کۆمەڵە بمێنێتەوە هەن مەوزع سەفت و سەختیان گرتگە دامان لە مەوازاییان خوا هەڵی ناگری تهدیدە گەورەیەکن لەسەر شانمان خوا هەڵی ناگری حیزب دموکرات تەنانەت لە ئەسلحەیەکەوە لە دەستی ئەستفادە ناکە کۆمەڵە نایکە تا جمهوری ئیسلامی بێژێت ئێمە تەحمل نیروی مسلح ناکەین کۆ چه استفادەیەکەکەن چه استفادەیەکەکەن حتا دەرسەتح گروهێکی مافیاییش استفادەی لێ ناکەن با بە مەواد فرۆشەکانە ناوە کرماشان و سنە و تاران زیاتر لە ئەسلحەکەیان استفادەکەن تا حیزب دموکرات و کۆمەڵە بەر عەلەیهە دەوڵەتە ئێرانی ئەویش نیەن دەیستە مردمە بۆ سەری ئەماسێ چون ئەم مردمە سیاست و ئەمق سیاست تێناگە هەر بەم شتە سەتحیانەوەکو کوردبوونەکە جلک و زوان و تەوە وەختێژی فەرهەنگە کوردی چێ نازانێ کلانەی پیچک و ماستاوی پڕ لە قزوان و جلکە کوردی و خۆ زەحمەتی نەگەرەکە حج زەحمەتێکی نەگەرە کوردبوون فرە ئاسانە 4 متر فاسۆنی 2 متر پشتوێنە مەخماڵ حرکاتە زەبدەریە مەوزونە هەڵخستنەوە ئەمە کوردبوونەوەتەوە سەخت نییە یا ئەگەینە مەسەلەن مەقولەیە پاک ئەفغانستان تاڵبانێ هاتکە تەحمیلە ئێرادەی خۆی کردگە یاڵاتە متحدەی ئەمریکایە چووگە ئەفغانستانی گرتگە نیرویەکی سیاسی لە قودرەت خستگە پێی وتکە تێرۆریست و برگێسی ناوی لیستە تەرۆر یاڵاتە متحدەی ئەمریکا ئەربابە جەهانە تاڵبان لە بەرامبەر یاڵاتە متحدەی ئەمریکا شەڕەکە ئەو پێژێ تەرۆریست ئەم هەر شەڕە خۆیەکە ئەوەڵین اتفاقێکە کەوێ ئەمەسە ئەمریکا لە قسەی خۆی پاشەکشە ئەکاتەوە لەگەڵ تەرۆریستە مەجبورەوێ دانیشی قسە بکە ئەمە ئەوەڵین بورد تاڵبان بورد دووەمە تاڵبان ساوەتی یەکە تەنیا نیرویەکە لە ئەفغانستان ئەتوانێت سوبات دروستکات ما بەقێ ناتوانن ئەمریکا کەوێتە مەعامڵەتەکە تاڵبانە دێمە دەستکەوتە تاڵبانە خۆ بە ئەسلحە بەدەستی ئاورد ئیاڵەتە متحدەی ئەمریکای وادار کرد لەسەر مێز دانیشێ و ئیاڵەتە متحدەی ئەمریکا تەکیا مامەڵە بکە تەبیعەتەن تاڵبان تۆزێک لە ئارمانەکانی خۆی ئەوڵاتە دواوە وەلی ئەفغانستان ئەگرێتە دەست ئیشتە مەشروعیەتێکی جەهانیشی هەز یاڵەتە متحدەی ئەمریکایش تەکیا هاوکاری ئەکات تجارەتە مینیم لە نیش ئەکات استقلالیشی گرتگە تاڵبان ئەمڕۆ ئێژێت هەر کە گەرەکێسی تەزاورات کات بابێت مجەوزی پێبین دەی مردمە ئەحمەق نافەهمێ تاڵبان تەواو کاری
دەیتۆ بڕۆ ناوە خیابانەکانە کابل وەکو دوملەقنە کرماشانی وتی هەر دوم بلەقنە. چه اتفاقێکە فێ؟ ئەوەڵین اتفاقێکە کە فێ ئەمەسە حکوومەتە ئەفغانستان استقراری بە تاڵەبان و تەواو بوو. جا تۆ ئیستا بە عنوانە شارۆمەندە سڤیل بڕۆ بەرە دەرە شارداریە کابل هەر هەڵخەرەوە بێژە من گەرەکمە 2 ساندەچکەکەم بۆ مەسەرۆ ئەو جێژێ نایاڵم 10 ساڵ تۆ تێهەڵدان ئەخۆی تا ئەتوانی 2 ساندەچکەکە بۆیتە سەرۆ. ئەمە بازیە سیاسی، ئەمە بفەهمە هیچ ڕەبتێکی بە ئازادی خوازی نییە. وەسە کاورای ئەحمەقە کوڕە ئەحمەد شا مەسعود لە کابل و دانیشتگە لەم نەمایشە مەسخەرە لە ورودیەکانە کابل نیروی نظامی دانەنیاگە. کابل ناگرێ مقاومەتی تیابکە بیکاتە ستالینگراد، کوچە بە کوچە شەڕە تاڵەبان ناکە تا ئەم مردمە لوسکەڵەی وا دوێ کات کەسە ناوەت خیابان تەزاهوراتەکە لە بەرامبەرە تاڵەبانە بێتە دەرەوە شەڕ کاتەکە تاڵەبانە. تاڵەبان سوارەوە موترسیکلت لە علیوالە پێە چەڵکن زیرگن 4 دانە بیکەیسی لە ورودیەکانە کابل دانیە گشتیانە درەوە کرد. دێت شەڕا کردتە نەوە هێشت بێنراو تۆ کابلی چۆڵ کردگە بێتەقە هەڕا کردگە ڕووگیتە پەنشیر لە مەحلەکەی خۆتان جمێنە دەی. ئەویش ئاخر ناوچەیەکی کێوسانی ئیزۆلەبووک لە ناوە دڵە ئەفغانستانە بە سنوورە هیچ وڵاتێکی تر تۆ ڕەبتە نییە. تەدارۆکاتە لەکوێتێ لۆجیستیکە لەکوێتێ نانۆ ئاو لەکوێتێ فیشەکە لەکوێتێ کاورای کاو لە درۆزن مشتێ ئێرانی تێ هەڵدریاگیش کەوتنە شوێنە مەقاومەتە پەنجشیر. ئێوە خۆتان مەسخەرەن یا ئەم مردمتانە مەسخەرە کردگە وا ئەم مردمە گشتی مەسخەرە فکرە کاتۆ. ئەمەی کە تاڵەبان ئەمڕۆ تێ ئێژێ ئێشێ مجەوز بگرن و تەزاورات بکەن تاڵەبان تەوا بگۆزۆ حکوومەت تۆ وەختێ کارە بەمە کێشیە تۆ ئافرین من بە ئێحترازیش بکە لە بەرامبەرمان وەسە ئەمەی کە من ئیستا هیچ دەسەڵاتی نێوە دەست بۆ هیچێکم نییە. بەیانی لە پڕێکا بریتانیا ئەگرم ئەومە ساحەوی بریتانیا لە خۆی ئەومە پاشای بریتانیا خەڵک تێتە دەرەوە ئێژێ تۆ حەق نییە ناوە بریتانیا بکەیتە کوردەوار. منیش ئێژم هەر کەسێ گەرە کێسی ئەعتراس بکات لەمەوە بە دواوەیشە مجەوز بگرێت بێت بێژێ حەقە نییە تۆ بەگرا بێژی کوردەوارێشی بێژی بریتانیا. دێمە چه اتفاقی کەوت هیچ خەڵکێکی بریتانیایی بە من نەیوت بێ بڕۆ دەرەوە تۆ پادشای بریتانیا نییە وتی بۆ بە بریتانیایشی کوردەوار خاڵیتان بوو. تاڵەبان حکوومەتە تەواو ئەدەیەکیش خودە تاڵەبان و حاکمیەت و ئەوانەی بازی سیاسیەکەن تێرنیانە ناوە خیابان تەزاوراتەکەین و خواهڵی ناگرێ و 4 دانە شەقیش ئەخوەن. چه اتفاقی کەوت؟ تاڵەبانی تر حکوومەتە کەس ناژێ تاڵەبان بێ بڕۆ دەرەوە. وا حیزب دموکرات ناژێ دەوڵەتە ئێرانی سنوورەکانی تەقەلوبیە دەوڵەتە ئێرانی کۆرپۆرێشنێکی دەستکردی یەهودیە لە ئێرادەی هیچ مردمێ نات کەسە دەرەوە. حیزب دموکرات ئێژێ من حیزب دموکراتە ئێرانم یعنی چوارچێوەی قەڵەمڕۆیی سەرزەمینی قبول کردگە کۆرپۆرێشنی قبول کردگە دێم ئێرانە فڵەکتەکانی نادا. حیزب دموکراتی سواڵەکە ئەدا لە دەرگا بڕاتە ناوە نایوەنە ناوە ئێژن تۆ بەشە هەرەوە سە فاسۆریا بخۆیت و ساڵە 1 ملیۆن دلارە پێبێن پاڵ بێت و کار نەکەی. ئەو 500 نەفەر فاسۆریا خۆرە دەوروبەریشی بووی هەرزگایە پەروار بوون نیان بکوژین تا تۆ بەردەوامی تۆ فقط 1 ملیۆن دلار ئەرزش هەست. 1 ملیۆن دلار ئەگری 20 ملیۆن قەومی ئیتنیکی کورد ئەحمەقەکەی تۆ کارامەسە. متوجه بووین ئیستا ئاغای لاهوڕی شێخجەنگی لە دەسەڵاتە سیاسی دوورۆ خریاگەسەوە لە یەکێتی دوورۆ خریاگەسەوە یەکێتیش خۆ حیچێ نییە تەوافقە زۆرە نە بیاو بەسە نە شەرت و ئەقرارە نە ئیدەست نە ئاحەچێک نییە. ئیسە لاهوریش ملیۆنها دلار پوڵی هەست دەیان نەفر بازرگانی تریش وا لە دەوروبەریان ملیۆنها پوڵیان هەست و ڕاحەتی 2-3 نەفر مسەلەحەکەن مزور. ئەمە هیچ ئاسۆیەکی سیاسی تیاوەدی ناکرێت. ئەمە هیچ بنیادێک تێتەکان ناخوا
ئەمە حیت شەڕێکی شتەکە فەسادا ناکرێت فەساد قووتر ئەوێتەوە سەهمەکە بەشتر ئەوێتەوە ئەمەسە تەحلیلەکە ئەمەسە ئاغەیان تۆ لە باڵانسێکی تۆڕگەرە ئابووریە قەرارگرتگە لەگرا کەسێک ڕەحبەر نییە کەسێک ئارمانە گەورەی مردمێک تەعقیب ناکە کەسێک احتیاجی بە ئیلهامدانە بە ملەتێک نییە نیسی 100 ملیۆن دلاری هەست کڵاشینکۆف ئەسێنێ دانەی 500 دلار فیشەک ئەسێنێ دانەی دۆلارێ 4000 نەفەر مسلحەکە تەواو بخۆ نە ئیدەی گەرەکە نە حیچی گەرەکە حەچی نەگەرەکە ئەوی تۆ تفەنگی مانگێ 500 دلار مانگێ 400,000 دینار ئەوی تۆ تفەنگی بێ بۆرە تفەنگی کارێکی نییە ئەمیش سەهمێک ئەگری ئەمیش بەشێک ئەگری لەم فەسادە پس داستانە هەنگەکەمان وەزەردەواڵت دەرچوو ئەمەسە ئەگەر ئێوە فکرتان ئەکرد و ئێمە مانانیش ئەمانۆ شاید بالئەخەرە ئینسانێ تەکانێ بخوا و لە ئیمکاناتێکەوە لە اختیاریە هەنگاوە گەورە بنێت ئاغەیان پارتی و یەکێتی دەسەڵاتە فەشەلن و بە ئێوە سابت بوو ئیرادەت بێت یاڵەتە متحدەی ئامریکایش لەسەر مێزە مذاکرەتەکدا دانیشێ یاڵەتە متحدەی ئامریکایش لە تۆ شکەستە سیاسی نظامی ئەخوا ئێوە پێتان سابت بوو دەسەڵاتە حکوومەتە عێراقی لەوەی ئەفغانستان فەشەلترە دەسەڵاتە حکوومەتە تاران لەوەی ئەفغانستان فەشەلترە وەلێ چون مردم گەوجیاگە و بروکراسی حاکم کریاگە کە لە ناوە ئەمە تەقسیمە شەبەکەگە لە ئابووریە ئەوتلۆون خارجە قانونن تەقی یەکتریا باڵانسیان هەست لە شەبەکەی گەورەیە کۆڵبەری و گرتگە تا ارتباطات مختلف سپاه پاسداران تا ڕەوەندگەر و بنکەکە لە جۆرا و جۆرێکەدایان نیاگە ئەم جامعانە دروستکرد کە تۆی بینی لە دڵە ئەمە تەحوڵات سیاسی نایێتە دەرەوە تەعقیبە ئازادی ناکرێت دەسەڵاتە عمومی وە گشتی مردمی کە مردمی خۆی تیا ببێنیت و وجودی تیا بوێت و تەعقیبە ئەمیال و ئارەزوەکانی بکات نایێتە دەرەوە متوەجه بووین ئەم جەریانی هێزە ئەمەسە ئاغایە لاهورە شێخ جەنگی بالئەخرە توانی باڵانسێ بۆ خۆی ڕابگرێت تا ئەم دەقیقە ئیستە لەم جەریانە دوای ئەم جەریانی هێزبازیە انتخاباتە عێراق یەکێتیە نیشتمانی تەقەلب و مەقەلوبیش بکات و شکست خوا یا شکست نەخوا بیخەنە ئەستۆی ئاغایە شێخ جەنگی ئەگەر بازی گەروێت حەزبیەکە بزانن من نوکتێکتان ببێژم من ئەگەر بازی گەر بوایامە هەر ئاوە نەڕەهبەرە سیاسی من ئەگەر جۆزە ئەم شەبەکەگە لە ئابووریە بوایەمە مەجالم نێدا یەکێک لەمانە سەر دەربێری یعنی من پاوەڵە تاڵەبانی بۆیمە یەکسەرە دار و دەسەی ئاغای لاهور شێخ جەنگی کولەن پاکەوە کردەوە کولەن مەجالە نەفەسم پێ نێدا بۆ بێڵە مرتزاقە مەگەر ئەوەی کە ئەربابێکی تر بێژیت ئەمانە ئەربابگە لە تریان هەست من لاهورە شێخ جەنگی بووەم و ئەو دەسەڵاتەی ئەوم بووایە هەرم دەسەڵاتە کارتۆنی و پولی و ماڵیە کە هەست مەسعود بارزانیشم لە سەرێ ڕەشە هاوردە دەر ئەمە هاوردە دەر نەمەهێشت کەسی تریان دەسەڵاتی بێ و من باڵانسم بێ بەسەریان و ئەو کارم نەیەکرد قەبارەی بچووک ئەمەسە تۆ حتا لە بەشە اقتصادی مافیاییە قەبارەت بچووکە ڕازیت بە 3-4 نەفەرە دەور و بەرد و 10 ملیۆن دلارێکەوە دەسی تێریت و ڕازیت بەمە حد تۆ ئەمەسە بەڵام مەسەڵەن مەڵا هەیبەت فکرەکات و من تەواو ئەفغانستانم گەرەکە تەواویم گەرەکە و بەدەستی تێرێت کوڕەکەی ئەحمەد شاو مەسعودیش پەنجشیری گەرەکە کابول بەرەدا بڕوا پەنجشیر بگرێ ئێمە وامانە پێیات کە حەزەکەین بەمە گەورە بەرەدەین بچووکە گرین
حدمان هەرەوە نەسە کاورا ئەفغانستانی بەرداگە و کابولی بەرداگە و دەرەچێ و پەلە پەترۆ خۆیەکا بە پەنشیرە پس ڕەوەندێک کە ئێوە ئەیوێنن هەر ئەم بازیەسە و ئەمە تکرارە باڵانسە ئەم نیروانە سەر دەوڵەتی ئێرانی شەرەمەسە ئەو فیلم هاتە دەر لە زیندانەکان و شلوقیەکە و هەرەمە سەر ئەم بازیەسە داستانە گۆڕینە شکڵە دەوڵەتە ئێرانە گشتی ئەم بازیەسە و گشتیشی لە بازیەکە شێ بمێنێت و بشێوکە دروستکات و تا بەسەر مەنزڵە مەقسوودەکە بەرسوورەت ئومیدوارم کە ئێمە بەباشی لە یەکتری تێگەیوین تا ئەم دەقیقە حاڵیمان بوو کە قەوارەی ئەمانە قەوارەی ڕەهبەریەتە سیاسی نییە هەڵگرتنە چمکە کورد جنایەتکاریە کە ئەمانە ئەیکەن و ئەربابەکانیان پێیان وتکن و بەهۆی هەڵگرتن ئەم چمکە کوردەسەوە بەر نەفرەت و پێلەقەی ئێمە کەوتگن دەنا گروپە مافیایی لە سەرزەمین ئێمە پڕە بازرگانە دز پڕە بازرگانە چاپلوسە کۆرپۆریشنی کە ئەمتیازی گرتگە پڕە خەڵکی کوردەوار محەممەد عەلی هومایونە کاتوزیان کتێوێکی موساگەبەنا و اقتصاد سیاسیە ئێران هەر کە تااقەت هێز بڕوا بیخوێنێتەوە محەممەد عەلیە کاتوزیان نەزەریەکی هێز دەرمۆردە ئستبدادە ئێرانی هەرەو مەقولەیە جانشینی و شخصە پادشا خۆی هەرچی شتە نەقانونە نە هیچێک موجود نییە و هەر کەسێکیش لە دەوروبەری و قەرارەگری کە پێی ئێژن ڕەعیەت فەرمانبەرێسی هیچ بیا و بەس و قەراردادێک و هیچ تەکلیفێک نسبەت بە ناوە فەرمانڕەوا بە فەرمانبەران نییە هیچێ نییە چون مقتەدرە تێن فەرمانی لێون جا هومایونە کاتوزیان ئەم تاریخە یەهود ساختە ئێژێ تێیە مالکیەت وەکو ئوروپانیە لە ئوروپا تۆ حەق مالکیەتت هەست کەس ناتوانێت لە قەبە ئەشرافیە کەسێک لێ بسێنێتەوە سروەتە باوکی لێ بسێنێتەوە بەڵام لە ئەو تاریخە یەهود نووسیکە جعلیە ئێرانیە وانیە بەڵکو مالکیەت ئیمتیازە ئەم شەخصە مقتەدرە تەبەقە بۆ خۆی دروزەکە تویلدار و ئەقتادار و ئەمانە بۆ خۆی دروزەکە و هەر وەختێکیش مەیلی بوێ لێیان نەسێنێتەوە مثالیشەدا لە وەزیر کوژی مثالیشەدا لە زەبتکردنە ماڵە ئەم و ئەو کە فەورە نەتوانێت زەبتە ئەموالی بکە وەیوات مالکیەت معنای نییە ئەمە تێرێ تا زەمانە دەوڵەتە مۆدێرن دەوڵەتی پەهلەوی ئێران و ئێژێ لە ئێرانیشە حکوومەت هەروە کە قبلەن تەمامە سەرزەمین هەنە ئەو بوو ئیمڕۆژ مالکیەتی هەست بەردەرامەت ئەم دەرامەدە چییە؟ نەفتە لذا ئەمە تەبەقەیە ئەشراف نییە کە دەوڵەت قودرەتمەند ئەکا و دروستی ئەکا بەڵکو ئەمە دەوڵەتە کە تەبەقەیە ئەشراف دروزەکە بەرعەکسە ئەوروپاس بۆیە تۆ ئەوێنی لە حەلیمە کوردستانە تۆ ئەوێنی لە دەوڵەتە ئێرانیە هەنێ یەک لا قەبای گاسفەتە کەس نازانێت کوڕکێون لە پڕێکا تەوەسط دەوڵەتە ئێرانی بوونە تەبەقەی ئەشراف وەکو سەوزەلیە ڕزایی وەکو مشتێ جوولەکە زا مشتێ سپێون لەو لاوە هاتنی سەگشت بوون لە تەبەقەی ئەشراف ئەمە ئەمتیازە ئەمتیاز حکوومەتیە دەوڵەتە ئێرانی بێتە سکولار دموکراسی جمهوریەت تۆ گوێ دوا پێ ئاغا تۆ هیچ حەق مالکێتێکە نییە دەوڵەت وا لە بیرتانە یەکشەوە دەوڵەتە ئێران سروەتە 100 ملیۆن تمەنیە ئێوە کە 100,000 دۆلاری ئەکرد یەکشەوە تەبدیلی کرد بە چەندێ بە 3,000 دۆلار 100,000 دۆلاری کردە 3,000 دۆلار کەستان ئاعترازتان کرد زەحمەتتان کێشاوە بەو سروەتە حارەقتان ڕژاند و دزیتان کرد و چاپلوسیتان کرد و کارتان کرد و کارە حەڵاڵتان کرد و کەستان ئاعترازتان کرد
نه. کەستان بۆ پوڵە خۆتان ماڵە خۆتان احترام قائلون؟ نه. بۆ چون مالکیت لە ذهنە ئێوە امتیازە، حەق نییە. مەیلی دەوڵەتە ئێرانیە، ئەیدا مەیلیسی، نایدا مەیلیسی. هەر وەختێ مەیلی بێ ماڵەکەت ئەوە، هەر وەختێ مەیلی بێ دوکانەکەت ئەوە، هەر وەختێ مەیلی بێ زەمینەکەت مسادرە ئەکا، ئەکاتە ئەموالە مسادرەی وەقفی ئەکا، ئەکاتە ئەموالە وەقفی بەڕاحەتی ئەیخوا. ئێترازەکەی نه. بۆیە تۆ لە حەلیمە کوردستانە ناوێنی دانەیەک پوڵدار پیا بوێت لە دەسەڵاتە سیاسیە شرکەت کات، سروەتەکەی لە ڕێگەی حفظ سروەت و میراسە خانەوادگیەکەی خەرجکە تا ئەم حاکمیەتە نەتوانێت ڕاحەتی لامی بسێنێتەوە، چون زەحمەتی بۆی کێشاگە. وهانیە ئەو لە سایەی سەرەی یەکێتی وە پارتی کەوت کەسە دزیکردنەوە و دزی یەکێتی و پارتیە. ئەو کلگیسی و ملیۆنەر ئەنا سلێمانی چییە کاورا ملیاردرە بە دۆلار؟ تو چی تیاکەی؟ سلێمانی چییە؟ چی ئەەکەی؟ کارخانەی گەورەت هەست، تجارەتە بینومەلەلی ئەەکەی، چی ئەەکەی تۆ؟ بوجەیەکی نەفتە لە عێراق و هاتکە و وڵاتە متحدەی ئەمریکا پالت دۆلاری ئەوگە تۆ لەکوێ ئاوەردە ملیاردەری؟ ئەمە حاکمیەت دروستیانەکە. دەوڵەتە ئێرانی وەکو ئاوی خواردن خۆیشی بکاتە سەکولار دموکرات، تۆ هەر تێ هەڵدریایی دەسە بە مەنابع قودرەت ناگا، هەر برسیتە، هەر لەمە کاورترەوی و هەر لەمە متیعترەوی. دێ ئەگەر ئەمە ڕیختەکەی واسە تۆ داوای چی ئەەکەی؟ بۆ چەسپیاگی بە سەکولار و دموکراسی و بۆ ناتوانی گوزەرکەی لە دەوڵەتە ئێرانی؟ بۆ ناتوانی؟ تۆ ئەسم ئێمە منافع خۆمان ناناسین. بەرژەوەندی دێ تۆ حەد بەرژەوەندی ئەزانیانی چی؟ واقعاً بەرژەوەندی ئەزانیانی چی؟ نازانین. ئێمە نازانین، ئەمانە نافەهمین. چون نایزانین لە خۆی وەزانە فوتباڵە و حەزی پێکەین و بارسلۆناس و پرسپۆلیسە و حەزی پێکەین. وانی ئاغا گیان تۆ ئەگەر خۆت بە ئینسان بزانی، هەر بەم تعریفی لیبرالیزمی کلاسیکە و تۆ دارایە حقوقی، حق حیات، حق ئازادی و حق مالکیت. هەی دەی تۆ چۆن فکرەکەی ئەمە ئەگۆڕێ؟ دەوڵەتێک کە تەپی داگەسە سەر چاگە لە نەفت، مەنابع تەبیعی، قدرەتە پوڵەکەوا لە دەستی ئەوە، کونا ڕستقەکەواوە دەستیەوە، ئەو ئیکاتە ناوت دەمە تۆ چۆن نەتوانێ قدرەتەی لێ بسێنی؟ تۆ لە کێ ئەسێنی؟ تۆ ڕاندخاران و انحسار تەڵەبانە ناو جامعە لە بینەچێن، فەقر لە بینەچێت، فاصڵەیە تەبەقاتی لە بینەچێت، مەحرومیەت لە بینەچێت، لەبین ناچێت. تۆ بە چی ئەگەی؟ تۆ خەریکی قسەی کێ تکرارەکەی؟ تۆ هەروە ئەمر سیاسی لەسەرەوە بەرەو خوارە. حاکمیەت بۆ تۆ هەنجار سازیەکە، حاکمیەت بۆ تۆ زەهنیەت سازیەکە، دەوڵەت تۆ ئەواتە بەرەوە، تۆ ئەنتەرە دەست دەوڵەتی. وەکو ئێترازاتەکانە کابل واوتم پێتان بزانە یەک نەهات کەسە دەرەوە بێژێ تاڵەبان حکوومەت نامەشروعە لە ئەفغانستانە، خوێنی مباحە، هات کەسە دەرەوە ئیشی من ناچی نەژیر بۆ حقوق زەنان مانگەرەکە. تاڵەبانی جێژی باش باوکم، باش باوکم، باش باوکم. ئەوسا پیرە خۆمان بوون و بەتانەوە داوای شتێکە لێ کرد، گەرەکینەوە بداتێ و پێەکەنی و بە زەردەخەنەی و باش باوکم. تاڵەبانی جێژی باش باوکم، ئەو دەمێ و مافز ژنانە دەمێ و کەس ناڕوابێژە تاڵەبان بێ بڕۆ دەرەوە. ئەمە نەمایش مزحکە. ئەم فەزا پڕ مەکەن، حەداقل ئەوانەتان تۆزێ بۆ خۆتان احترام قائلن، تۆزێ خۆتان بە ئینسان ئەزانن، بە ژن ئەزانن، بە پیاگ ئەزانن، بە ئینسانە کوردی ئەزانن، مەونم مەسخەرەی دەست حاکمیەت. ئێرادەی خۆتان تەعقیب بکەن، ئازادی خۆتان تەعقیب بکەن، قدرەت خۆتان دروستکەن.
ئەمانەی کە ئێوە ئەیوێنی لەم شەرایەتە لەم گەندەڵستانە لەم زندگی توفەیلیە ڕاهاتکن دار و دەسە کێشیە هەرکە بۆ خۆی دار و دەسەی خۆی کێشی ئومیدوارم کە پەیامەکە وازە هاتوێت و کەسانێک دچارە ئەم تەوەهۆم و وەهم و ئەوانە نەون ئەوانەی شیوە گەرەکیانە لەم سەرە و سەرە کەشیە شرکەتکەن بڕۆن جێنەمێنێن خوانە نێعمەتەکە پڵاوە ڕەبتێکیشی بە مەردەم نییە ڕەبتێکیشی بە کورد نییە و ڕەبتێکیشی بە ئەمە سیاسی نییە لایەوە خۆش